گەلی بەنگلادیش گەورە ئابووری ناس و پشتیوانێکی هەژاران لە شوێنی سەرۆک حکوومەتە گەندەڵەکەدانە. ئایا دەکرێت لە کوردستان سەرۆک وەزیرانێکی لەو شێوەیە بێتە سەردەسەڵات؟ دوای سەرکەوتنی شۆڕشی گەنجانی بەنگلادیش بەسەر حکوومەتە گەندەڵەکەی شێخا حەسەینە و هەڵهاتنی بۆ هیندستان، لە ئێستادا محەممەد یونس خاوەنی خەڵاتی نۆبڵ و گەورە سەرمایەداری ناسراوی بەنگلادیش کرایە سەرۆکی حکوومەتی کاتی. محەممەد یونس تەمەنی 83 ساڵە، بە یەکێک لە ناودارترین ئابووری ناس و کەسایەتیە بانکیەکانی جیهاندا دەنرێت. بەوە ناسراوە کە هاوکاری هەژاران دەکات و دامەزرێنەری بانکی گرایمەنە و خاوەنی پرۆژەی قەرزی بچووکە لە بەنگلادێش کە لە ساڵی 2006دا خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشرا، دوای ئەوەی 31 ملیۆن هاوڵاتی بەنگلادیشی هەژار لە پرۆژەکەی سوودمەند بوو. سەرکردەکانی خوێندکارە خۆپیشاندەرەکان و فەرماندەکانی هەر سێ بەشی سوپا لە وڵات و ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ سەرۆکی بەنگلادیشدا درەنگانێکی شەوی ڕابردوو لە کۆبوونەوەدا بوون بۆ بڕیاردان لەبارەی پێکهێنانی حکوومەتێکی کاتی بۆ بەڕێوەبردننی کاروباری وڵات. ڕۆژی سێشەمبەی ڕابردوو محەممەد شەهابەددین سەرۆکی بەنگلادیش پەرلەمانی وڵاتەکەی هەڵوەشاندەوە وەک ئامادەکاریەک بۆ پێکهێنانی حکوومەتی کاتی. هێنانە پێشی کەسێکی تەکنۆکرات بۆ بەڕێوەبردننی وڵات لەلایەن گەنجان و خۆپیشاندەرانی بەنگلادیش وای ئەوە دێت چوار دەیە بۆ حکومڕانی ئەو وڵاتە بە شێوەی پشک پشکێنە و لەسەر بنەمای شەرعیەتی شۆڕژگێری دەدرا بە بەرپرسان و بنەماڵەکانی حیزبی حکومڕان کە وای کردبوو پۆستەکان لەلایەن خەڵکی ناشایستە پڕ بکرێتەوە کە بەهۆیەوە چەندین ملیۆن گەنجی بەنگلادیش بێکار بوو. ئێستاش پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا لە کوردستانیش کۆتایی بە سیستەمی دابەشکردنی دەسەڵات بە شێوەی 50-50 لە نێوان حیزبە دەسەڵاتدارە گەندەڵەکان دێت و دەرفەت بە خەڵکی تەکنۆکرات دەدرێت بۆ بەڕێوەبردننی وڵات؟